چەندین ساڵەمە بژێ ژیانمان لەسەر دوکانەکان ئەو دوکانانی ئێرە بژێ ژیانمان لەسەر بوو بەڵام ئێستاکانە دەبینین ئێستا دایرە و جنسیە و نفوز نمایە ئەو منتیقا بەڕاستی کەس نایەتن بێتێرە هەولێر هەموو داهاتێرە دەرەوەی هەولێری هەموو داهاتدا ئەو شوێنە ڕسمیان دەگرت فۆتۆکۆپیان دەکرد یان دەبای حکوومەت پیلانیە بایە کە دایرەکەیان گواستەوە بۆ شوێنێکی دی دەبایە ئەو خەڵکانی ئێرە کەمە چەندین ساڵ لێرەنە ئێستا بێ ئیش و بێ کاردانیشتینە نفوس و جنسیە و محکەمە لێرە بوو ئەوشە ئەو کاتە ئیش زۆر بوو بەڵام ئێستا لەبەرەوە ئەم دائیرانە لێرە نەماون هەمووی ڕۆیشتون و مۆبایل دەرچوە مۆبایلیش زۆری کارەکان ڕاهی دەکات و بەڕێ دەکات پێویستیان بە ڕسمگرتن ئەوانە نابێ لەبەر ئەوە تەئسیری زۆر کردووە لەو بازاڕە نەک لە هەر لە لایەنی وێنەگرتنەوە لایەنی معاملاتی تریشەوە ئەم شەقامە بەڕاستی وەکو مردووی لێ هاتووە یعنی بۆتە گەرازێک بۆ گەرازی سیارە وەستان و تەواو هیچ نییە. در همینا نمامگه حدیقه چتکین اش ات شجیری اغلبه ات حدیقه نسبت ام بخو این تاج قلمش داروباری قلم چتکین این تاج اوش طوی چتکین هندکش اغلبه امش اقلام چتکین قلم دمج تقریبا بنا 4 3 و ظلت خانی شیشه و ام اینتاج کرد به نایلونی و اینتاج کرد. فتره که و ما کریاره و بشکل اوه یا برزه یعنی نمامگه همه حتی فتره که عالم به نوع حسیزی بزی که اوه ام خو اینتاج کرد. پنج دسامبر روز جهانی خطا که قبلا لدانشگاه تهران فقط برگزار واقع با توجه به اهمیتی که موضوع خاصی قرار که من بعد لطفو استانکان ایران همایشه برگزار بید که امسالش به همت جهاد کشاورزی و دانشگاه تهران دستیدن نمایشه همایشه برگزار ولی کنار همایشه پیشان نمایشگاه ترتیب دریا که با کمک منالکان انجمن علوم و مهندسی خاک دانشگاه تهران مختلف ناریال واقعی ادارکان جزء منابع طبیعی حضوری هم نقشه خاکا مرحوم اسمش خاطرم رفته ایشون مهندس